بەداخەوانوانە هیچ خاوەن وعد و هەڕەشەی خۆیان نینە و بە هیچ شێش کارتی بەهێزیشیان لەدەست نییە، چونکە بەڕاستی خۆیان لاوازن و ناشتوان بەرامبەر عێراق. تۆ بۆ موچەخۆرانی فەرمانبەری خۆت چاوت لە دەستی عێراق بێ، چۆن دەتوانی هەڕەشە لە عێراق بکەیت؟ نە خاوەن بۆمبی ئەتۆمی، نەدەتوانین درۆن بنێری بۆ عێراقەوە هەڕەشیان لێ بکەین، نەدەتوانی موچەی فەرمانبەرانی عێراق بدەیت، تۆ موچە فەرمانبەرانی خۆت پێ نادرێت، چۆن دەتوانی هەڕەشە لە عێراق بکەیت؟ ئەگەر وەڵاهی دەمانگوت ئەوە عوزریان هەیە دەتوانن هەڕەشەکان جێبەجێ بکەن. بۆ نمونە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵێکی بەرچاوی لە ئابووری و اقتصاد و دارایی عێراق هەبووە، موچەی بەشێکی زۆری فەرمانبەرانی عێراقی حکوومەتی هەرێمی کوردستان دابینی بکرد، بە ئەو کات دەمانگوت ڕاستە ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان توانای موچەی فەرمانبەرانی عێراق ببڕێ، بەڵام تۆ هیچ کارتێکی بەهێزت نییە و بەس هەڕەشە دەکەی. جارێکی دیکە هەناردەی نەوت بکاتەوە بە داهاتی نەوت و داهاتی ناوخۆ موچەی فەرمانبەران بدا. بۆ سبێ کاکە ئەوە هەل لە دوای دەرچوونی بڕیاری دادگای فیدرالی بە هەڵوەشاندنەوەی وەزارەتی سامانە سروشتەکان و ڕاگررتنی گرەبەستەکان، خۆ حکوومەتی هەرێمی تەقسیری نەکردووە، ڕۆژان نزیکە 350,000 بەرمیلی نەوت فرۆشتووە، بەڵام ئەو بە تەنکەرەوەی کە منەڵێم بە فەرمی حکوومەتی هەرێم و بچێتە جیرفانی خەڵک. تەنکەرەکەش هەر ئەو میلەتەیە، ئەو خەڵکەی، ئەو خاکەیە، یعنی ئەو فەرمی و نافەرمی چییە؟ هەمووی خەڵکە دەبێت داهاتەکەی دیار بێ. ئێستا نا خەڵک داهاتەکەی دەبینێ، نا حکوومەتی هەرێمی کوردستان وەکو بە ڕسمی حکوومەت داهاتەکەی لێ دیارە، و نە حکوومەتی عێراقیش داهاتەکەی لێ دیارە دەچێتە شوێ. دیارە شتەکان دەچێتە جیرفانی کۆمەڵە بەرپرسێکی باڵای هەردوو حزبی دەسەڵات و کۆمپانیەکانیەوەنەوە. کێشەیەکە ئێمە کاتێک دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان خەتابار و تاوانباری یەکەمە و زۆرینەی تاوانەکە دەگەڕێتەوە بۆ ئەو خەڵک وا دەزانێت ئێمە دیفاع لە عێراق دەکەین. نەخێر، ئێمە هەل لە ڕۆژی یەکەم دادبینی لە هۆڵی دادبینی دادگای فیدرالی کاتێک دیتمان هەمان قسەی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی دەیکات، یەک قسەیان دەکرد، یەک دەق بوو، یەک ئامانجیشیان هەبوو، کەواتە لەو کاتیە بۆمان ڕوون بۆتەوە کەەوە عێراق و هەرێمی کوردستان هەردوو حکوومەتەکە دژی موچەخۆرانن. بەڵام جیاوازیەکەیە لێرە، جیاوازەکەیان ئەوەیە حکوومەتی عێراقی دامەزراوەی دادوەری تا ڕادەیەک سەر بەخۆیە، دامەزراوی دەوڵەتی تا ڕادەیەک سەر بەخۆیە، و سەرۆکی حکوومەت ناتوانێت هەموو شتێک بە ئارەزوی خۆی بکات، و ناچارە هەندێک زانت بێتە ژێرباری بڕیارەکانی دادگای فیدرالی بڕیارەکانی دامەزراوەکانی عێراق. بەڵام بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان هیچ حساب نەک تەنها بۆ حکوومەتی عێراق، بۆ حکوومەتەکەی خۆشی ناکات، و تەنانەت حساب بۆ وەزیرەکانی خۆشیان ناکات، و حساب بۆ حزب هاوپەیمانەکانی خۆشیان ناکات، ئەوەی خۆیان پێوە دەیکەن. بەداخەوە زۆر لە چاودێران تەنانەت یاساناسان سیاسیەکان تێدا بە هەڵە تێکەوتونە. یەکەمیان ئەوەیە کەوا تەوتینکردنی ینی ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان پەیوەستێکی ڕاستە و خۆی بە تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانەوە هەیە، پەیوەست نییە بە ڕادستکردنی داهاتی ناوخۆ و یان داهاتی نەوت. ئەوەی پەیوەستە بە داهاتی ناوخۆ و داهاتی نەوتی ئەوەیە کەوا دەبێت حکوومەتی عێراقی پرۆژەکان، پارەی پرۆژەکان، تەمویلی پرۆژەکانی هەرێمی کوردستان بنێرێ بەرامبەر داهاتی ناوخۆ و داهاتی نەوتی، ڕادستکردنی داهاتی ناوخۆ و داهاتی نەوتی. بەڵام ڕادستکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بە پێی بڕیاری دادگای فیدرالیش پەیوەستە بە تەواوکردنی ڕێکارەکانی متەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. و خۆشبەختانە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لەژێر فشاری حکوومەتی عێراقی زۆربەی هەرە زۆری ڕێکارەکانی تەوتینکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی تەواو کردووە، تاقە ڕێکار کەواماوە. لە هەمووشیان گرنگترە ئەوەیەکەوە تەنها ناردنی هەژماری حیسابی بانقی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ وەزارەتی دارایی عێراقی بە حکوومەتی هەرێمی کوردستان بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ناوێرن، دێن کێشەکە حەلقە زەعیفەکە چییە؟ موچەخۆرە، دێن موچەی موچەخۆرەکە دەبڕن. ئەگەر ئەوان ڕاست دەکەن با بچن خاڵە سنوورەکان قەپاتکەن، نێڵن نەوتی هەرێمی کوردستان بە قاچاق بڕوە، و کاتێک دەڕواتش محاسبەی ئەو کەسانە بکەن کەوا نەوتەکە بە دزی دەبات، بە قاچاق دەبات. بۆ نمونە گەسبێنێ کێشە لە لیستی موچەخۆران هەر هەبوو، یا بۆ نمونە داهاتی نانەوتی ڕادست نەکرا، خۆ ئەمانە هەر کێشەن بەڕاستی. ینی بۆ خەڵک وا تێبگا کە تەوتینی کردی تر هەموو مانگێک لە وەزارەتی دارایی پارەی خرێت سەر ژمارەکەی هەموو سی مانگەی بەبێ کێشە. خۆی کاکسان بە دەستوری عێراقی عقوبە فەردیە جەماعی نییە، بە عەدالەتیش هەروایە عقوبە دەیسایمەوانیە ئاخر بەڕاست. بۆ نمونە لەو
باسی دەکەم تۆ دەڵێ ئەگەر تەڵتوینەکەش کرا لەوانە کێشە دروستکەن ئەو کاتی لیستەکە کێشەی هەبێ بۆ نمونە چەند سەد کەسێکن ئەو چەند سەد کەسە موچەکەیان نانێردرێ نەک ئەوەی هەمویان نەینێدرێ ینی خاڵێکی زۆر گرنگەوە چکە بە تەڵتین ئەو کێشەش حەل دەبێ بۆ نمونە من موچەخۆرێکم کێشەم هەیە فەرمانی دامەزراندنم نییە بۆ نمونە یان ساڵی خزمەتم زیاد نووسراوە ئەو کاتی موچەکەی من نانێرن بەڵام موچەی ئەو 20 فەرمانبەری کەوا لەگەڵ منن لێ هەمان ژوورن لە هەمان دائیرەنە بۆیان دەچێت کەواتە عقوبەت نابێتە جەماعی و عقوبەکە تەنها ئەو کەسە دەگرێتەوە ئەویش تاوانی کێشەکە چارەسەر بکات و بۆ مانکانی داهاتوو بە فروقات هەمووی بدرێتەوە ئەگەر ئەسڵ و ئەساسێکی هەبی تەنها کێشەیەکی کارجێری بەسیط بێت دەسەڵاتدارانی هەرێم هیچ ڕۆژێک لە ڕۆژان خۆیان بە خاوەنی ئەو میلەتە نەزانیوە بەڵکو ئەوەی ئەوان کوردیانە بەو میلەتەی سەدام حوسێنش پێی نەکردوونە ئەتا پێیان بکرێت دەستیان دەکەنە باخەڵی فەرمانبەر و موچەخۆر و خەڵکی هەرێمی کوردستان پارەی ئەو پارەی لایەتی ئەو چۆرە پارەی لاماوە ئەویش لێ بدزن بە زەریبێ بە ڕسوماتە بە گومرگە بە غەراماتە کارەباشی هاتە سەر بۆ حکومەت ناچێ سیرکە کارەباشی هاتە سەری ئەویش شەر بە هەمان شێوە یعنی هەر ئەو بەڕاستی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە گەورەترین دوژمنی هەرێمی کوردستان خراپتر و پیسترن و دەتوان بڵێن سزای خراپتریان بە خەڵکی هەرێمی کوردستان داوە قەت داوایان لێ ناکەم دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئەو شتە بکەن و ئەو شتە مەکەن چکە بەڕاستی ئەوانە لە هەموو ئەخلاقێکی سیاسی و ئیجتیماعی شوورانەوەتەوە و بە هیچ شێوەیەک مەسلحەت و بەرژەوەندی خەڵکیان ناوێ هەتا بێیان بکرێ خەڵکی هەرێمی کوردستان و خاکەکەی هەرێمی کوردستان دەفرۆشن نەک ئێستا بۆ ئێستا فرۆشتێ سەیری گرێبەستەکانیان بکە بۆ 20 ساڵ و 30 ساڵ و 50 ساڵی داهاتوش فرۆشراوە لە کۆتاییدا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هیچ کارتێکی بەهێزیان لەدەست نییە لە کۆتاییدا ناچارن بێنە ژێڕچێفی جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدرالی سەبارەت بە تەوتینی موچە و هەتا ئێستاش نزیکەی ساڵ و نیوە کە خۆیان گرتووە هەر بەو فرتوفێڵ و لیسپاکردنەوە و ناردنی وەفد و فلان تەلەفۆنی کرد و فلان چوو سەردانی کرد و فلان چوو پاڕاوە هەتا ئێستا بە پینۆپەڕۆ هاتووە بەڵام لەمە دووە ئەو پینۆپەڕۆیە نامینێت و دەبێتەوە سەر ئەسلی بڕیارەکەی دادگای فیدرالی بەوەی کەوە بڕیاری دادگای فیدرالی بە تەوتینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت